ئێمە لە کەمپی زانکۆی سلێمانیین ڕۆژانە لە کاتژمێر لە کتێب وەرەگرین لە هەموو چوینی توێژەکان وەرتە لەگەڵ ئەم هاوڕێ خۆشەویستانەیە لێرەیان ئەنجا مامۆساکان بێت ڕاگری کۆلێژەکان بێ کتێبمان پێشکەشەکان ئێمە لێرە ڕۆژانە لەگەڵ ئەم هاوڕێ ئەزیزانەیە کتێبەکان داخڵەکەین و داتایانەکەین و بۆ ئەوەی لە کاتی عرضکردنی پێشانگاکەیە وازە بێ لە کتێبەکان لە زۆر بوارە لامانە لە بواری سیاسیە لە بواری مێژوویە لە بواری فەلسەفەیە لە بواری ڕاگەیاندنە لە بواری فەرهەنگەکانە لە تەواوی بابەتەکان لە بواری شعر و پەروەردەی هەموو جۆرە کتێبێکمان لایە ئەوە لە ڕێی کۆمپانیای هاپەرپۆستەوە ئەکرێ سپۆنسەری زانکۆی سلێمانی کردووە کتێبەکانمان ئەتوانن لە ڕێی ئەوە تەسلیمی ئەوەیە کە نایپەرپۆستیش بە سوپاسەوەی گەیەنێتە ناو کەمپی زانکۆی سلێمانیەوە ئەگەر لە هەموو شارەکان یاریمی کوردستان ڕۆژانە بە پێی کاتکەوتووە ئەگەر محازەڕەکان لە تاقی بەیانیەکە یابێ محازەڕەکانمانە خوێنین لە دوای محازەڕێنەوە کەمپەکانەوە ئەگەر ئەو کاتەش کە محازەڕەکانمان نەفەوتێ لەلایەن سەرۆکاتی زانکۆ کتابمان بۆ کرێ بۆ ڕۆژانەی کردن ئەم کەمپەیان کە غایب نەبین. ئامانجی ئێمە لە ڕاگەاندنی ئەم کەمپینە بە کولتورکردنی خوێندن بوو جاران خوێندن کتاب هاوڕێی یەکەمی خوێندکار و هاوڕێی یەکەمی کەسانی ناو کۆمەڵگە بوو بەڵام بەهۆی بەکارهێنانی زۆری سۆشیال میدیا بەکارهێنانی ئەپەکانی سۆشیال میدیا ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە خوێنەر بەبەرچاو بە ڕێژەیەکی زۆر کەم بکات کە ئەمەش ئێمە وامان کردووە لە ئێستەیە کە خەڵکێکی زۆر چ لە خەڵکی ئاسایی لە خوێندکار لە مامۆستا لە کەسە لە نووسەرەکانە چاوەڕێکردنەوەی پێشانگاکەی ئێمە بن ئێمەش ئەم کتێبانە کە ئەیبەخشین بێ بەرامبەرە واتە هیچ سعرێکی لەسەر نییە و تایبەتە بە کۆمەڵگا لە ساڵانی ڕابردووە چەند گروپێک هەبوون ئەم ئیشیان کردووە بەڵام گروپی بچووک بوون ئیتر ئەو بەهۆی ئەو بێ پشگیریان نەوەیان شتێک ئەویان نازانین بەڵام ئێمە پشگیریمان هەیە لەلایەن سەرۆکاتی زانکۆ دکتۆر کۆسارەوە کەوای کردو ئەمە تایبەت بێ بە کۆمەڵگا لە ناو زانکۆ نایبەخشینەوە ئەمە لە پێشانگایەکە عرس ئەکرێت پێشانگایەکی بۆ ئەکرێتەوە کە تا ئێستاوە گوتمان نزیکەی 9 بۆ 8,000 کتێب هاتووە پێشانگایەکی گەورەی بۆ ئەکرێتەوە و عدد بۆ کەسەکان دیاری ئەکرێنێک بە هەڕەمەکی خەڵک بێت یەکێک 2 کتێب با یەکێک 15 کتێب بە عدد بۆمان دیاری کردوون و ئەمانش لە چەند ڕۆژانی داهاتووە ئینشاءالله بە هەموو شێوازێک بە هەموو دیتێڵێک بڵاو ئەکرێتەوە. ئەم کەمپینە لە دەی سێی 2024 ڕاگەیەندراوە و تاکو ئێستاش بەردەوامە و ئەم هەفتەیەش بەردەوامە بێت ئەم کەمپینە لە خوێندکار ئەژین لوقمان بیرۆکەری ئەو بووە و ئەم پرۆژەیە لە هەفتەی داهاتووە لە کۆنگری ڕۆژنامەوانیە سازەکرێت کە کەی وەلێک شوێش ئەم کەمپینە سازەکرێت و ئەم کەمپینە تاکو ئێستا 6,000 کتێب بۆ 7 کتێبی کۆکردێتەوە هەموو جوورە کتێبێک وەرەگرین لە سیاسی لە مێژووی لە ئاینی ئەو کتاب گەسا بۆمان هاتبێت سیاسی و ئاینی یاخود ئاینی زۆرتر بووە بەڵام ئێمە کێشەمانی هەموو جوورە کتێبێک وەرەگرین ئەم هەفتەیە بە کاملی بەردەوام ئەبێت ئێتر لە هەفتەی داهاتووەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی سازەکەین کە کەی کۆتایی پێدێت وەکەیش سازەکرێ و لە چ شوێنێک سازەکرێت پشت بەخوا ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی سلێمانی داوا لەو خوێنەرانە دەکەین کە کتێبیان هەیە لە ماڵەکانیەوە خوێندویانەتەوە بیبەخشن بە کەمپینەکە بۆی باشترین ئاستا بڕوات و هەروەها خوێنەرێکی دیکە ئیسفادەی لێ بکە هەموو کەسێک بەشداری کردووە خوێندکار ڕاگر سەرۆکی زانکۆ کەسی ئاسایی واتە لە هەموو چین و توێژنەکەم بەشداریان کردووە سانێک هەیە کە چاوەڕێیە کە کتێبە بێ بەرامبەر بگا بەدەستی و خەڵکی کتێبێنێ بۆ پێشانگەکە بە تایبەتی لەم بارودۆخی ئێستا کە ئێستا ڕووی لە کوردستان کردووە و کەسانێک هەیە ناتوانن کە کتێب بکڕن.